زۆر بەخێر بن بەڕێزان. ئەمڕۆ دوو بابەت هەیە کە ویستم بە کورتی تۆزێ باسییان بکەم و دواتر ئەگەر پرسیارتان هەبوو وەڵامی پرسیارەکانیشتان بەمەوە. یەکەم بابەت ئەوەیە کە لە دوو هەفتەی ڕابردوو هەمومان بینیمان کە شەڕێکی وێرانکەر و خوێناوی بین ئیسرائیل و ئێران ڕوویدا کە مەترسی ئەوە هەبوو پەرەبستێنێ و هەموو ناوچەکە بگرێتەوە. بەڵام دوایەوە بینیمان کە بە بەشداری ئەمریکا و دەستپێشخەری سەرۆک ترامپ ئاگربەست ڕاگەیاندرا و شەڕەکە ڕاگیرا کە ئەمە لە بەرژەوەندی هەموو ناوچەکە و هیوادارین کە ببێتە هۆی گەڕانەوەی ئاشتی و سەقامگیری بۆ هەموو ناوچەکە. ئێمە هەموو هەوڵێکماندا وەکو هەرێمی کوردستان کە بە دوور بین لەم شەڕ و ئاژەوەیە و جێخۆیەتی سپاسی بەڕێز سەرۆک وەزیران سوودانیش بکەم کە ئەویش هەوڵیدا عێراق لەم شەڕە تێوە نەگڵێ و هەروەها سپاسی بەڕێز وەزیری دەرەوەی عێراقیش بکەم کە دەورێکی کاریگەری هەبوو لە دیپلۆماسیەتی لە ساحەی دیپلۆماسی بۆ بە دوورخستنەوەی عێراق لەم شەڕ و ئاژەوانەدا. هیوادارم کە شەڕ بەرەو کۆتایی بڕوا و گفتوگۆ ببێ بە جێگرەوەی شەڕ و پێکدادان و ناوچەکەی ئێمە لە جیاتی شەڕ و گرژی بەرەو ئاشتی و بوژانەوەی ئابووری هەنگاو بنێت. بابەتی دووهەم بابەتی پەیوەندی هەرێمی کوردستان و حکوومەتی فدرالیە بە تایبەتی بابەتی موچەخۆرانی هەرێمی کوردستان کە خاڵێکی گرنگە و دەمەوێ لێرە بە ناوی خۆم و بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان سپاسی گەرمی هەموو هاوڵاتیانی کوردستان بە تایبەتی موچەخۆران بکەم کە بەڕاستی زۆر پشوو درێژ بوون، زۆر تەحملیان کرد، خۆڕاگر بوون بەرامبەر بەوەی کە لە ماوەی دوو مانگی ڕابردوو موچەکانیان بە شێوەیەکی نایاسایی نەدراوە و ئەمە کارێکی نادەستوریە و پێمان وایە کە موچەخۆرانی هەرێم هەر لە سەرەتاوە دەبوایە تێکهەڵی هیچ جۆرە کێشە و گرژیەک نەبن و ئەگەر لە حاڵەتێکی شەبینی حکوومەتی فدرالی حکوومەتی هەرێم لەسەر بابەتێک ئەوەیەک هەیە کێشەیەک هەیە نابێ بابەتی موچەخۆرانی هەرێم تێکەڵی ئەم شتانە ببێت. بە پشتیوانی خوا و پاڵپشتی خەڵکی هەرێمی کوردستان من دڵنیام کە ئەم قەیرانە بەرەو تەوابوون دەڕوە ئینشاءڵڵا و دەمەوێت ئەوەش بڵێم کە هێزی ئێمە لە پشتیوانی خەڵکی کوردستانەوەیە و هەر ئەم پشتیوانی ئەم خەڵکە بووە متمانەی خەڵکەکە بووە بە حکوومەتی هەرێمی کوردستان کە وای کردووە ئێمەش بەردەوام بین لە دەستەبەرکردنی هەموو مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان. بە هیچ جۆرێک ئێمە واز لە هیچ مافێکی دەستوری خەڵکی کوردستان ناهێنین و بەردەوامیش دەبین و لەو ماوەی ڕابردووش ڕۆژ نەبووە کە خەریک نەبوو بین بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانە لەگەڵ دەسەڵاتداران لە بەغداش بەردەوام لە پەیوەندیدا بووین و دوێنێ شەو خۆم لەگەڵ بەڕێز سەرۆکی ئەنجومەنی دادوەریش قسەم کردووە و لەگەڵ بەڕێز سەرۆک وەزیرانیش قسەم کردووە کە ئێمە بەرەو چارەسەری ئەم قەیرانە بڕۆین. ئەوانیش زۆر بە خوشحاڵیەوە ڕایانگەیاند کە ئامادەن لە ماوەیەکی زۆر نزیک لەم یەک دو ڕۆژەدا شاندێک بنێرن بۆ ئەوەی لەگەڵ ئێمە بکەونە گفتوگۆی ڕاستەقینە لەسەر ئەم بابەتە و چارەسەری گرفتی موچەخۆرانی هەرێم. لە لایەکی ترەوە من دەمەوێت خەڵکی کوردستان دڵنیا بکەمەوە کە ژیان و مردنی ئێمە بەیەکەوەیە و ئەوەی لە توانای حکوومەتی هەرێمدا بێ ئەوەی لە توانای خۆمدا بێ هەموو هەوڵێک دەدەین بۆ ئەوەی کە بتوانین دەستەبەری هەموو مافەکانی خەڵکی کوردستان بکەین و ئەگەر هیوادارم لە ماوەیەکی زۆر نزیکدا لەم چەند ڕۆژە بگەین بە ئەنجامێکی زۆر ئەرێنی و ئەم کێشەیە بەرەو چارەسەر بڕا و موچەخۆرانی هەرێم دابین بکرێ. بەڵام لە هەر حاڵەتێک دابین
حکوومەتی هەرێمی کوردستان پابندە بەوەی هەرچی لە توانادا بێت لە خزمەتی هاوڵاتیانی کوردستاندا بێت. من لێرە دەوەستم و ئەگەر ئێوە پرسیارتیان هەبێ ئامادەم کە وەڵامی پرسیارەکانتان دەمەوە. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. دەستا خۆش بی زۆر سپاس جەنابی سەرۆکوەزیرە. من ئومێد شۆمانیم لە هێنارتی پرسیارەکەم تایبەتە بە پێی یاسای بودجەی هەموارکراوی عێراق دەبوایە هەرێمی کوردستان ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت ڕادستی کۆمپانیا بە بازارکردنی سۆمە بکات هۆکارچێت تا ئێستا جێبەجێ نەکراوە و سەبارەت بەو نەوتەی کە بە تەنکە ڕۆژانە لە دەواازەکانی حاجی ئۆمەران و پەروێزخان ئەشماغ دەفرۆشرێت داهاتەکەی چەندە تا ئێستا بۆ وەکو پێویست ڕوون نییە. دەستا خۆش. سپاس بۆ پرسیارەکەت. ئەوەی ڕاستی بێ لە ئەنجامی سکاڵایەکی حکوومەتی فدرالی لە تورکیا لە دادگایەکی پاریس بۆ بەهۆی ڕاگررتنی هەناردەکردنی نەوت لە ساڵی 2023ەوە لەو کاتەوە تاکو ئێستا زیاتر لە 25 ملیارد دلار زیان بە هەرێمی کوردستان کەوتووە کە لە ئەنجامدا ئەم زیانە بۆ حکوومەتی عێراقیش ئەگەڕێتەوە چونکە حکوومەتی عێراق قەرەبووی خەڵکی هەرێمی کوردستانیشی نەکردوێتەوە لەسەر ئەم زیانە. دوای ئەوە لەبەر ئەوەی نەوتەکە هەناردە نەدەکرا زۆر لەو کۆمپانیانەی کە بەرهەمهێنەری نەوت بوون نەیانتوانی لە ئاستی پێویستدا بەرهەمەکانیان لە بەرهەمهێنانی نەوتەکە بەردەوام بن بۆیە ئاستی بەرهەمهێنانی نەوت زۆر کەمی کرد. و دوای ئەوەش کە بڕیاری دادگای فدرالی دراوە لەسەرەوەی هەرێمی کوردستانە بێ پابند بێ بە هەناردەکردنی نەوت هەندێکی کێشەی تەکنیکیە کە ئێمە بەردەوام لە گفتوگۆدا بووین لەگەڵ دەسەڵاتدارانی حکوومەتی فدرالی لە بەغدا لەگەڵ وەزارەتی نەوت کە ئەوان هاتوون و بەردەوام لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکان قسەی پێویستیان لەسەرەوە کردووە کە هەرێمی کوردستان توانای چەندیان هەیە چونکە لێرەدا ئەمەوێ خاڵێک بە ڕاشکاوی باس بکەم. کێشەکە لەگەڵ هەرێمی کوردستان نیە کۆمپانیا بەرهەمهێنەرەکانی نەوتە کە ئەوان لێرەدا وە بەرهێنانیان کردووە و ئەوان بەشێکن لە کۆی معادلەکە کەواتە ئەبێ ڕێکەوتنەکە لەگەڵ کۆمپانیەکانیش بێ هەم کۆمپانیا مافەکانیان دەستەبەر بکرێ هەم حکوومەتی فدرالی و هەم حکوومەتی هەرێم هەمویان تێیدا بەشدارن. لەبەرەوە کەمهێنانی نەوت ئەنجامەکەی هۆکارەکەی ئەوە بووە کە حکوومەتی فدرالی ڕێگەی گرتووە لە هەناردەکردنی نەکە بۆتە سەبەبی داوبەزاندنی بەرهەمهێنانی نەوت. جگەلەوە ئەو بەرهەمەی کە لە ناو خۆدا بەرهەم دێت ئەمە زیاتر بەشێکی هی کۆمپانیەکانە کە خۆیان بۆ ئەوەی بتوانن بەردەوامی بە دەرهێنانی نەوت بکەن دەکرێت و مافی خۆیانە بە پێی کۆنتراکتەکان کە بەشێک لە نەوتەکەیان بفرۆشن لە بازارەکانی ناوخۆیە و نەوتە ساغ دەکرێتەوە و بەشێکی زۆریشی دەدرێ بە ئەو پاڵاوگانەی کە بنزین و پێداویستیەکانی ناوخۆی هەرێمی کوردستاندا بین دەکەن هەروەها بۆ کارە باش. اینجا بەشێکی زۆری ئەو نەوتە بەم شێوەیە لە ناوخودی هەرێمی کوردستانەوە ساغکراوەتەوە و بەکار هاتووە. بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان من هەژار حەکیم پامێری کوردستان تیڤ دوو پرسیارم هەیە. پرسیار یەکەم ئەوەیە لە ماوەی ڕابردوودا سەردانی ئەمریکاتان کرد و دوو ڕێککەوتنی گریتان ئەنجامدا ڕاستە خۆ دوای ئەوە موچەی هەرێمی کوردستان بڕدرا لەلایەن وەزارەتی دارایی عێراقەوە ئایامە کاردانەوەی ئەم ڕێککەوتنە نەبووە و پرسیاری ترم خوێنەوەی بەڕێستان بۆ دەست لە کار کێشانەوەی بە کۆمەڵی دادگای فیدرالی چی لەسەر ئەو بابەتە کا شوێنێک بوو خەڵکی کوردستان چاوەڕێ ئەو بوو کە بڕیاری دەربکەن کێشەی موچەی هەرێمی کوردستان چارەسەر بکەن. سپاس. ئێمە ئەو ڕێکەوتنانەی کە واژۆمان کرد لە ئەمریکا بە مافێکی دەستوری و یاسایی هەرێمی کوردستانی دەزانین چکە پێشتر ئەم دوو ڕێکەوتنە لەگەڵ دوو کۆمپانیای تر هەبوون بەڵام بەداخەوە دوو کۆمپانیان نەیانتوانی کۆنتراکتەکە جێبەجێ بکەن لەبەرەوە مافی هەرێمی کوردستان بوو دوای ئەوەی کە کێشەیەکی یاسایی لەگەڵ ئەو کۆمپانیانە هەبوو هەردوو کۆنتراکتەکەیان گەڕاندەوە و دواتر بە دوو کۆمپانیای تر دران کە لە ئەنجامدا بینیتان لە واشنگتن ئێمە واژۆی کۆنتراکتەکانمان کرد لەگەڵ ئەم دوو کۆمپانیای ئەمریکیە کەواتە کۆنتراکتەکان پێشتریش هەبوون بەڵام لەگەڵ دوو کۆمپانیای تر بوون. لە لایەکی تر ئەم دوو کۆمپانیای کە کۆنتراکتەکانیشیان لەگەڵ ئیمزا کراوە هەردووکیان زیاتر لە 15 ساڵە لە هەرێمی کوردستان کار دەکەن کەواتە هیچ شتێکی نایاسایی نەبووە کە ببێ بە هۆکار بوو ئەوەی حکوومەتی فدرالی ئەمە بەکار بێنێ بۆ بڕینی موچە.
ئەوەی ڕاستی بێ من دەمەوێت ئاماژە بە خاڵێکی گرنگ بدەم بە پێی قسەکانی دەسەڵاتدارانی بەغدەخۆیان. دادگای فدرالی لە کاتێک تەداخلی بابەتی موچەی هەرێمی کوردستانی کرد کە هەندێک لایەنی ناوخۆیی لێرە سکاڵایان کرد و داوایان لە حکوومەتی فدرالی کرد کە دەستێوەردام بکەن لە بابەتی موچەی خەڵکی کوردستان و ڕاستەوخۆ موچەکان لە بەغداوە بۆ خەڵک بنێردرێ. ئەوەی مافی خەڵکی کوردستانە، ئەوەی مافی کیانی هەرێمی کوردستانە وەکو کیانێکی دەستوری ئەبێ هەرێمی کوردستان میزانیەی هەبێ، بودجەی هەبێ، نەک تەداخل لە بابەتی بودجە بکرێ. ئەمەش بەداخەوە لە ئەنجامی ئەو سکاڵایی کە هەندێک لایەن کردیان ڕێگەیان خۆش کرد بۆ ئەوەی دادگای فدرالی بێت و دەستێوەردام کە لەم بابەتە. و هەر ئەمەش ئەنجامەکەی ئەوە بوو کە ماوە بە ماوە موچەکان دوا دەخرانیان نەنێردران و لە 2023ەوە سێ موچەی هەرێمی کوردستان نەنێردران، لە 2024 دوو موچە نەنێردران، هەرچەندە حکوومەتی هەرێم بە پێی توانە ناوخۆیەکانی خۆی ویستی بەشێک لەمە قەرەبۆ بکاتەوە. اینجا ئەوەی کە بەم دوایە ڕوویدا لە ئەنجامی دیارە هەندێک گرفتی یاسایی لە ئەنجومەنی دادوەری و دادگای فدرالی خۆی هەبووە و بابەتی دەست لە کێشانەوەی ئەو بەڕێزانەی دادگای فدرالی من حەزەکەم پرسیار لەوام بکەن کە بۆ ئەوان بە کۆمەڵ دەستیان لە کارکێشایەوە. ئێمە بەتەما بووین کە چاوەڕێەوەشمان دەکرد کە بڕیارێک لە بەرژەوەندی وڵاتیانی کوردستان لە دادگا دەربچی، بەڵام بەداخەوە ئێستا دادگا خۆی هەڵبەشاندوتەوە. بۆیش ئێستا ئێمە چاوەڕێ ئەوەین کە ئەنجومەنی دادوەری ببێ بە ڕێگەیەک کە چارەسەرێک بدۆزێتەوە بۆ چارەسەرکردنی بابەتی موچە لە ڕووی یاساییەوە. بەڵێ سپاس جناوی سەرۆکوەزیران نەوڕەس عەبدوڵڵام لە کوردستان 24. بەگەری زنەبی دوو پرسیارم هەیە. پرسیار یەکەم، ئایا ئەمە دوا هەوڵی حکوومەتی هەرێمی کوردستانە یاخود دەرگایەکی دیکەی گفتوگۆ هەیە لەگەڵ بەرپرسانی عێراق بۆ ئەوەی ماف بۆ خاوەن ماف کە خەڵکی هەرێمی کوردستان لە بەغدا بگەڕێنەوە؟ ئەو شاندەی کە دێت جەنابتان ئاماژەتان بۆ کرد کە شاندێک ئەم شاندە لەسەر ئاسی ئەنجومەنی یاخود شاندێکی تەک چییە؟ و بژاردەکانی بەردەمی کوردستان چین کاتی گفتوگۆکان؟ پرسیاری دووەم سەبارەت بەو دۆخەی کە لە ماوەی 12 ڕۆژی ڕابردوودا هەبوو، ئێوەکو حکوومەتی هەرێمی کوردستان چۆن توانیتان لەم دۆخە سەخت و دژوارەی 12 ڕۆژی جەنگدا لە نێوان ئیسرائیل و ئێران توانیتان بپارێزن؟ مەبدە و دیپلۆماسی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرکرداری سیاسی هەرێمی کوردستان چی بوو بۆ ئەم بابەتە؟ سپاس. لەسەر بابەتی یەکەم بێگومان ئێمە بەردەوام دەبین لە گفتوگۆ، قەت دەرگای گفتوگۆ داناخەین و ناڵێن ئەمە دوا دەرفەتە. هەمیشە دەرگای گفتوگۆ بۆ ئێمە کراوەیە و ئامادەین بە گفتوگۆ هەموو کێشەکان لەگەڵ بەغدا چارەسەر بکەین. هێنا ئەهاتنی شاندەکە بێگومان لە ئاستێکی بەرزە دەبێت و لەگەڵ جەنابی سەرۆکوەزیران خۆم قسەم کردووە. شاندێک دەبێت کە بێ لێرە بتوانێت بڕیار بدات، تەنیا شاندێکی تەکنیکی نابێت، بەڵکو وەکو بەڵێنیان پێداوین بێن بۆ ئەوەی بڕیار بدەن لەسەر گەیشتن بە ئەنجامێکی ئەرێنی لە بەرژەوەندی وڵاتیانی خەڵکی کوردستان. خاڵی دووهەم، سیاسەتی ئێمە سیاسەتێکی نەگۆڕە. ئێمە دژی شەڕ و توندوتیژین و دژی ئەوەین کە هەرێمی کوردستان بۆ بەرژەوەندی هیچ لایەک دژی لایەنێکی تر بەکار بێ. ئێمە ڕێزمان لە هەموو دراوسەکانمان گرتووە و نایڵێن هەرێمی کوردستان ببێ بە مەترسی لەسەر هیچ یەکێک لە دراوسەکانمان، هەروەها پاراستنی بەرژەوەندیەکانی خۆشمان لەگەڵ هەموو وڵاتانی دۆست دەپارێزین. ئەم سیاسەتە بووە بە هۆی ئەوەی کە بتوانین خۆمان پارێزین و خەڵکی کوردستانیش لەم بەڵایە بە دوور بکەین. سپاس. بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، من ڕەنجە جەمال لە تۆڕی میدیای ڕوودا و سپاس. پرسیاری یەکەمم، ئەگەر هەولێر و بەغدا نەگەیشتە ڕێککەوتن، حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت بە چی شێوە میکانیزمێک موچەدابین بکە؟ پرسیاری دووەمیشم سەبارەت بە خانە نشینانە. پرسیاری زۆر دەکرێت ژمارێک لە خانە نشینان 5 بۆ 6 مانگە موچیا وەرنەگرتووە، چارەسەر چێ بۆ ئەم پرسا؟ ئەگەر پرسیارێکی دیکەش بکەم لەسەر بابەتی نەوت، باست کرد کە کۆمپانیا نەوتیەکانیش بەشێکن لە مەعادەلەکە. خاڵی ناکۆک چییە لەسەر ئەم پرسا؟ و ئایا ئەگەر نەگەیشتە ڕێککەوتن هیچ هەوڵێک یان ئەگەرێک هەیە هەرێمی کوردستان بتوانێت دووبارە سەر بەخۆنەوە بفرۆشێتەوە؟ پرسیارەکان ئەوەندە درێژ من بیرم چووەوە خۆ.
پرسیار یەکەم لەسەر پرسی موچە ئەگەر هەولێر و بەغدانە نەگەشتنە ڕێکەوە بە یەک بەیەک ئەگە زەحمە نەبێ سەخت دەبێت چونکە بێگومان لەو ماوەیە کە نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە نیان هێشتمە هەناردەی دەرێ بکەین وای کرد کە داهات هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی کەم ببێ کەمبوونی داهات جوولەی بازرگانی و کەرتی تایبەتیش بەرەو لەوازی دەباوە داهاتی نانەوتیش کەم دەکات لە ئەنجامی ئەم هەوڵانە بۆیە بێگومان سەخت دەبێت بەڵام یەک خاڵ لێرەدا من ئەمەوێ داکۆکی بکەم کە ئێمە بە هیچ جۆرێک واز لە مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان ناهێنین و بە هەموو شێوەیەکیش هەوڵ دەدەین کە ئەم مافە دەستەبەر بکرێ لە بەغداوە خەڵێکی تریا من دەمەوێت زۆر بە ڕوونی باسی بکەم بەغدا ملکی تاکەلایەنێک نییە کە ئێمە بچین سوالکەر بین و ئەوان خاوەن ماڵ ئێمە هەمومان لەم وڵاتە ئەبێ یەکسان بین و خۆشمان بە خاوەنی دەسەڵات دەزانین هەموو هەوڵێکی شەبێ بدەین بۆ ئەوەی بگەین بە ڕێکەوتنێک کە لێرەدا ئێمە هاوڵاتی یەکسان بین و هەموو مافەکانیشمان بە شێوەیەکی یەکسان و دادپەروەرانە ئەبێ دەستەبەر بکرێ ئەگەر ئەوە نەبوو کەواتە کێشەیەکی جددی لە جێبەجێکردنی دەستور لە عێراقدا هەیە بۆیە لەسەرەوە خاڵە من دەمەوێت هاوڵاتیان دڵنیا بکەمەوە کە ئێمە لەسەر دەستەبەرکردنی مافە دەستوریەکان لە حکوومەتی فدرالی بەردەوام دەبین بەڵام ئەگەر نەگەشتینە ئەنجامیش هەرچی پێمان دەکرێت لە هەرێمی کوردستان بە داهاتی ناوخۆوە بە کەمکردنی خەرجەکان بە هەر جۆرێک بێ نایەڵین پەکی خەڵک بکەوێ و ئەگەر نەشتوانین لە کاتی خۆی یان وەکو پێویست لەم سەردەمە لەم وەختەدا هەموو مافەکانیان دەستەبەر بکەین ئەوەی بە پێی توانامان بێگومان ئەوە دەکەین من دەمەوێت لەمە 100% خەڵک دڵنیا بن جا پرسیاری دوامن دووەم لەسەر پرسی نەوت خاڵی ناکۆکی چییە وای هەوڵ هەیە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان خاڵی ناکۆکیەکە ئەوەیە کە کۆمپانیان نەوتیەکان داوای دابینکردنی خەرجی بەرهەمهێنانی نەوتەکە دەکەن دەرهێنانی نەوت لە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا جیاوازە بەغدا زیاتر لە 18 میلیارد دۆلاری تەرخان کردووە بۆ بابەتی سیانە و ئیدامەدان و بابەتەکانی تر تەنیا دەرهێنانی نەوت بە خەرجی حساب دەکرێت کە چی 18 میلیارد دۆلاری تریشیان هەیە کە ئەگەر ئیزافە بکرێ خەرجەکان زۆر دەبن لە هەرێمی کوردستان هەمووی یەک بابەتە هەمووی دەرهێنانی نەوتە بابەتی قەرزەکانە بابەتی نەقلە گواستنەوەی نەوت بابەتی مافی کۆمپانیەکانە بە پێی کۆنتراکت کە خۆی بەشی هەیە لە ئەوەی کە سوود وەربگرێت لە دەرهێنانی نەوتەکە هەموو ئەوانە ئەگەر تێکەڵکەیت جگە لەوەش شێوازی بیرەکانی نەوتی هەرێمی کوردستان جیاوازن لەگەڵ ئەوانی ترکە لە عێراقن هەم جۆری نەوتەکەی ئێمەش جیاوازە کەواتە خەرجی هەرێمی کوردستان زۆر زیاترە لە خەرجی حکوومەتی فدرالی لە بیرە نەوتیەکانی تر ئەوان دەڵێن بە شێوەیەکی دادپەروەرانە خەرجیە ڕاستەقینەکەمان بۆ دابین بکەن ئەو وەختە ئێمە ئامادەین نەوتەکە دەربێنین داوای گەرانتی دەکەن ئەم گەرانتیە حکوومەتی فدرالی پێویستە لەگەڵ کۆمپانیەکان بۆیان دابین بکە ئێمە قۆناغی زۆرمان بڕیوە لەوەی کە گەیشتونەتە زۆر لە چارەسەریەکان یەک دوو خاڵی ئەوەما بوو کە ئەوەی پێ دەڵێن سکۆپ ئۆف وۆرکیان شێوازی کۆمپانیای سێەم کە بێ پێداچوونەوەی بکە لەسەر ئەمە تۆزێ خاڵێکی ناکۆکی هەیە لە بینی حکوومەتی فدرالی و کۆمپانیەکان کە دیسانیش داوا دەکەین ئەم خاڵە ئەبێ چارەسەر بکرێت چونکە بەلای ئێمەوە کۆنتراکتی ئەم کۆمپانیانە گرنگن و داکۆکیشمان کردووە داکۆکیش دەکەین لەگەڵ حکوومەتی فدرالی کە ئەبێ مافەکانی ئەم کۆمپانیانە پارێزراو بێ و حکوومەت یارێن پابەندە بە کۆنتراکتەکانی خۆی خانەنشینان بوو ئەوانی کە چەند مانگێکە خانەنشینان مافی خۆیانە دیسان من دەستخۆشیان لێ دەکەم سپاسیان دەکەم سپاسی پشت و درێژیان دەکەم بەڕاستی مافی خۆیانە و دڵنیا بن مافەکانیان نافەوتێ و ئینشاءالله لە کاتێکی نزیکدا هەموو ئەو موچانەی کە پێشیان نەدرا بۆیان ئینشاءالله تەرخان دەکەین و پێیان دەدرێت
جنابی سەرۆکوەزیرا من هاوکاریاسینم لە ئاوا میدیا منیش چەند پرسیارێکم هەیە بۆ یەکێکم بۆ یەکتوانی وەڵام بدرێتەوە پێوەست بە موچەی مانگی 5 هەرێمی کوردستان بە داهاتی ناوخۆ موچەی مانگی 5 دابەش دەکا و ئەگەر لەگەڵم شاندەیکەیان ڕێک نەکەوتن بژاردەکانی بەردەستی هەرێمی کوردستان چین لەم دوا دەتوانن حکوومەتی هەرێمی کوردستان پشت بەخۆی بەستێ بۆ داوینکردنی موچە بەداخەوە هەر وەک باسم کرد هۆکارەکانی کە ئەو فشارە ئابوووریەی لەسەر هەرێمی کوردستان بووە لە ڕاگررتنی ئاناردەکردنی نەوت لە بابەتی گومرێک لە زۆر ڕوویەوە فشارێکی زۆر خراوەتە سەر هەرێمی کوردستان کە لە ڕووی ئابوووریەوە نەتوانێت لە ئاستی ئەوەی کە ئێمە تموحمان هەبوو بژانەوەی تێدا بکرێ و پێش بکەوی لەبەرەوە ئاستی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان بەشی ئەوە ناکە کە ئێمە بتوانین هەموو پێداویستەکانی خۆمانی پێ جێبەجێ بکەین خۆ بابەتی موچەیە بەڕێوەبردننی حکوومەتە بابەتی پرۆژەکانە نەسریەیە زۆر لەو شتانە هەن کە بەداخەوە لە ئەنجامی ئەم هەڵسوکەوتەی پێشتری حکوومەتی فدرالی لەگەڵ هەرێمی کوردستان توانای ئابووری لە هەرێمی کوردستان وەکو پێویست نەبووە بۆیە ئێمە بێگومان ناتوانین بڵێن کە بە شێوەیەکی تەواو دەتوانین هەموو التزاماتی خۆمان بەرامبەر بە هاوڵاتیان جێبەجێ بکەین بەڵام ئەوەی لە تواناماندا بێدەیکەین اینجا من دیسانیش دەڵێم ئێمە بە هێشتا نەگەینە و خاڵی کە بڵێن بێهیوە و بێ ئومێدین لەگەڵ بەغدەم بێ ئومێد نیم و زۆر ئومێدەوارم کە بتوانین لەم دوسێ ڕۆژەی داهاتوو ئینشاءڵڵا بگەین بە ئەنجامێکی ئەرێنی لە بەرژەوەندی هاوڵاتیان باشە لە ئەگەری ڕێک نەکەوتن دەستپێکردنەوەی هەناردەینەوە یەکێکە لە ینی حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت خۆی بۆ خۆی دەست پێ بکات بەبێ گەڕانەوە بۆ بەغدا حکوومەتی بەغدا ئەبێ بەرپرس بێ بەرامبەر بە هەموو هاوڵاتیان بە شێوەیەکی یەکسان ئەگەر ئێمە بینیمان کە وانە ئەو وەختە ئێمەش بڕیاری خۆمان دەدەین و ئەو خیارەتانی لە بەردەستی خۆمانە لەو کاتە باسی دەکەین ئێستا وەختی ئەوەنە ئەوەی بە تەرکیز بکەینە سەرەوەی لەگەڵ بەغدا بگەین بەڕێکەوتن باشە لەبارەی ڕاگررتنی موچە لەگەڵ کۆمەلگای نێودوڵەتی قسەتان کردووە بە تایبەت ئەمریکا ینی حکوومەتی هەرێمی کوردستان پەنای بردۆتە بەر کۆمەلگای نێودوڵەتی و ئاگادار بن لەو دۆخێکە بەسەر خەڵکی هەرێمی کوردستان دێت ئەوەی لە تواناماندا بووە بۆ بەرگریکردن لە مافی خەڵکی کوردستان کردومان ئەوەی لە تواناماندا بێ اینجا بیر لە چی ئەەکەیتەوە سپاس بەڕێز جنابی سەرۆکوەزیران کاروان حەمە ساڵح هەم لە زوومی هەولێر پرسیاری من بۆ بەڕێستان ئەوەیە تا ڕادەیەک ڕوون بۆتەوە کە هەناردەکردنی نەود لە ڕێگای سۆمەوە گەیشتەوە بنباست چ ڕێگریەک هەیە لەوەی کە حکوومەتی هەرێم دووبارە دەست بکاتەوە بە هەناردەکردنی نەود لە ڕێگای تورکیا بە بێگەڕانەوە بۆ حکوومەتی فیدرالی کاکە ئەگەر ئێوە سەیری بڕیاری دادگای پاریستان کرد بێ دەڵێ کە هەرێمی کوردستان مافی ئەوەی نییە بتوانێت لە جیهان نەوتەکە بار بکە کەواتە 5 سکاڵە هەبووە لە حولایەن حکوومەتی فدرالیەوە بەرامبەر بە تورکیا لە 5یان تەنیا یەکێکی بردوێتەوە چوارەکەی تری دۆڕاندووە ئێستا کە بابەتی ئێمە ئەوەیە خاڵی کۆتایی کە ئێمە بتوانین نەوتەکە بۆ مارکێتی جیهانی بنێرین بەبێ ئەوەی لەگەڵ بەغدا بگەین بە ڕێکەوتن و لەگەڵ سۆمۆ ئەم بڕیارەکە لەوێ ئێمەی وەستاندووە بەڵام ئێمە پێشتریش ڕەزەمەندیمان دەربڕیوە کە سۆمۆ وەکو کۆمپانیایەک بێت بەشدار بێت لە فرۆشتنی نەوتی کوردستان و ئێمە مەرجێکمان هەبوو کە ئەبێ جێگیری سەرۆکی سۆمۆ کورد بێ و ئەم مەرجیان قبول کردو ئێستا بە ڕێزێکی کورد جێگیری سەرۆکی سۆمۆیە بووە ئێمە کێشەمان نییە ئەگەر سۆمۆ بێت و نەوتی هەرێمی کوردستان بفرۆشی. سپاس. دولة رئيس الحكومة مزية عبدو قناة العراقية، ماذا عن توطين رواتب الموظفين؟ هل أنتم تتفقون بتوطين رواتب الموظفين في البنوك العراقية؟ وهل موضوع التوطين هو كان السبب الرئيسي بتأخير رواتب الموظفين؟ وأين وصلت المباحثات مع بغداد؟ شكرا. زۆر سپاس. من بە کوردی وەڵامە دەمەوەی وەدارم بۆ دی تەرجمە بکەم. ئێمە لە سەرەتاوە دەستمان کردووە بە بابەتی ئەوەی کە بەغدا پێی دەڵێن تاوتین ئێمە لە هەرێمی کوردستان پێی دەڵێن هەژماری من ئەمە بۆ ئەوەیە کە هەموو هاوڵاتیەک بە تایبەتی فەرمانبەران ببن بە خاوەنی حسابی بانکی خۆیان ئەوەی جیاوازە لە هەرێمی کوردستان لەگەڵ ناوچەکانی تری عێراقی فدرال ئەمەیە کە هەژماری من
پرۆژەیەکە هەموو مافە بانکیەکانی بۆ هاوڵاتی دەستەبەر کردووە. کەواتە تەنیا ئەوە نییە بانک ببێ بە ڕێگە خۆشکەر بۆ دانی موچە بۆ هەرێمی، تەنیا وەسیلەی نەقل نییە تەنیا موچە بدا بە هەرێم، بەڵکو هەموو هاوڵاتیەکی هەرێم کە بەشدارە لە پرۆژێ هەژماری من سوودمەندە لە هەموو خەدەماتی بانکی. هەرچی خەدەماتی بانکیە ئەتوانن تێیدا سوودمەند بن و ئەم پرۆژە زۆر بە ڕێکوپێکی بەڕێوە دەچێت. ئێستا ئەمە زیاتر لە 800,000 فەرمانبەری هەرێمی کوردستان داخل کراون لە بابەتی هەژماری من لە پرۆژێ هەژماری من. هەولێر و دوهۆکتەوە بووە، سلەیمانی تۆزێ درەنگ دەستی پێ کرد، بەڵام ئێستا زۆر بە خێرایی بەڕێوە دەچی و ئامیداواری لە وەختێکی زۆر نزیکدا ئەوێش تەواو بی. کەواتە بابەتی تاوتین لە هەرێمی کوردستان لە مێژەوە دەستی پێ کردووە و ئێمە بەردەوامین و پێمان وایە ئەمە ڕێگەیەکی باشە نەک تەنیا بۆ دابینکردنی موچە، بەڵکو بۆ بژانەوەی ئابووری و دروستکردنی ژێرخانێکی بەهێزی ئابووری بە دیجیتالکردنی سیستمی بانکی لە هەرێمی کوردستان و هیوادارین هەموو عێراقیش تاو لە هەرێمی کوردستان بکە. و هەموو ئەو بانکانەش ئەو بانکانان کە لە ڕێگەی بانکی مرکزی عێراقی ڕێگە پێدراون، کەواتە هیچ بانکێک ڕێگە پێنەدراو بێ نەمان هێشتووە بێتە ناو پرۆژەکە و هەموو بانکەکان ڕێگە پێدراون و ئەو بانکانان کە ئێستا لە هەرێمی کوردستان کار دەکەن. عفوا دولة الرئيس، هناك يعني ما يتم تداول بالمواقع التواصل الاجتماعي أو ببعض المنصات أن هناك توجه من قبل حكومة الإقليم بصرف رواتب الإقليم اعتمادا على مصادر الإقليم، هل هذا صحيح؟ خۆ هەرێمی کوردستان بەشێکە لە حکوومەتی فدرالی و ئێمە مافمان هەیە لە بودجەی گشتی حکوومەتی فدرالی. داهاتەکانی ناوخۆی هەرێمی کوردستان ئەگەر بەشی بکردا ئێمە چاوەڕێ نەدەبووین، بەڵام بەداخەوە بەپێی ئەو سیاسەتەی کە فشار خراوەتەوە سەر ئابووری هەرێمی کوردستان ئەو ئیمکانیاتانە لە بەردەست نییە کە هەرێمی کوردستان بە تەنیا بتوانێت هەموو موچەکانی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین بکە. لەبەرەوە حکوومەتی فدرالی وەکو هەموو هاوڵاتیەکی تری عێراقی ملزەمە بەوەی کە موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش وەکو خەڵکی تری عێراق بدات. شكرا. سپاس. ستير حكيم مراسلة قناة الجزيرة. إن تسمح لي أن أسأل سؤالين. السؤال الأول يتعلق بموضوع الانتخابات وتشكيل الحكومة. مرت أكثر من 8 أشهر ولحد الآن لم تتشكل الحكومة. ما هي أهم العراقيل الحالية؟ وهل هناك تطمينات للشعب من دخول البلد في فراغ سياسي؟ السؤال الثاني يتعلق بموضوع المطالبات. هناك دعوات تطالب بتعديل الدستور وتقليص صلاحيات الإقليم. برأيكم هل هناك خطوات أو خطوط حمراء بالنسبة لإقليم كردستان؟ شكرا. طبعا من بالا پرسیاری دوامەوە وەڵام دەما ئێمە بە هیچ جۆرێک ئامادە نین واز لە هیچ یەکێک لەو مافە دەستوریانەی هەرێمی کوردستان بینین کە لە دەستور داهاتووە. ئەگەر یەکێکیش داوای ئەوە بکە کە دەستور هەموار بکرێتەوە بێگومان ئێمە داوای مافی زیاتر بۆ خەڵکی هەرێمی کوردستانەکەی نەک کەمتر. ئێمە بە هیچ شێوەیەک قبوڵ ناکەین کە ئەو مافە دەستوریانەی دەستەبەر کراوە لە دەستوردا بۆ هەرێمی کوردستان کەم بکرێتەوە. پرسیاری یەکەم ئەگەر زەحمە نەبی دووبارەی بکەیتەوە. السؤال الأول كان يتعلق بموضوع تشكيل الحكومة ومرت بەداخەوە خۆ ئێمە لە سەرەتاوە خۆم شخصی زۆر هەوڵمدا بە ماوەیەکی زۆر نزیک ئێمە بتوانین حکوومەتەکە پێک بینین. ئەوەی ڕاستی بێ ئێمە ویستمانە کە حکوومەتێک پێک بێ بەبێ ئەوەی کێشەی تێدا دروست بێ، ینی تەنیا ئێمە پەنانە بینە بەر زۆرینە یان حکوومەتی زۆرینە. هەرچەندە لە تواناماندا بووە ئێستاش لە تواناماندایە کە حکوومەتێکی زۆرینە پێک بینین، بەڵام ئێمە دەمانەوێت کە هاوبەشەکانمان و لایەنە سەرەکیەکانی هەرێمی کوردستان هاوبەش بن لە پێکهێنانی حکوومەت بۆ ئەوەی ئێمە دوور بین لە هەموو کێشە و گرژیەک. دیارە لێرەدا هەندێک بوچوونی جیاواز هەیە لەسەر
پۆستەکان ئەگینا لەسەر ئەجەندای حکوومەت ئێمە گەیشتوینەتە ڕێکەوتن بە تایبەتی کە من باسەکەم باسی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم کە ڕۆیایەکی هاوبەشمان هەیە بچوونێکی هاوبەشمان هەیە لەسەر چۆنیەتی بەڕێوەبردننی حکوومەت لە مای داهاتوو ئێستا خەریکی گفتوگۆن لەسەرەوەی کە پۆستەکان بە چ شێوەیەکدا بەش بکرێت چەندە زۆری پێچووە بەڵام بە هیچ شێوەیەک فراغی یاسایی دروست نەبووە و ئێمە بەردەوامین لە ڕاپەڕاندنی ئەرکەکانی خۆمان و لە خزمەتی خەڵکی خۆمانداین. بەڕێز سەرۆک وەزیران نیوەڕۆتان باش گەیلانم لە کورسات نیوز سێ پرسیارم هەیە بەڵام کورتی دەیکەم ئەگەر یەک بیکەی بەسەرچاو حکوومەتی فیدراڵی حکوومەتی هەرێمی کوردستان بەوە تۆمەتبار دەکات کە داهاتی نانەوتی بە تەواوەتی ڕادستی حکوومەتی ناوەندی یاخود بەڵێ حکوومەتی فیدراڵی ناکات گوێمان لەوە بووە کە داهاتی نانەوتی زیاترە لە 150 میلیارد دینار بەڵام حکوومەتی هەرێم کەمتر لەو ژمارەیە دەنێرێت ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کە موچە دواب بکەوێت یاخود نەنێردێت قسەی ئێوە لەو بارەیەتیە جارێوانە هیچیان هۆکار نین هۆکارەکە ئەو سکاڵیانەن کە هەندێک لایەنی ناوخۆ داوایان کرد حکوومەتی فدرالی دەستوەردان لە بابەتی موچەی هاوڵاتیاندا بکە ئەمە هۆکاری سەرەکی ئەمەی تر هەمووی بیانۆیە داهاتی نانەوتی لە هەرێمی کوردستان مانگ بۆ مانگ جیاوازە تۆ ئەگەر جوڵەی بازرگانیت باش بێ داهاتی نەوتیت هەبێ موچە مانکانە بدرێ بێگومان داهاتی نانەوتی زیادەکە مانگ بۆ مانگ وەکو یەک نییە بەڵام ئەگەر ئەمە دوو مانگە موچە نەدراوە دوو مانگە نەوت نانێردرێ مەدەم ساڵێک ئەوەندە لە 2023ەوە تاکو ئێستا نەوت نانێردرێ ئەکەواتە داهاتی نانەوتی چۆن زیاد بکە و لێرە دەخاڵێکی دەستوری هەیە دەستور ناڵێ هەموو داهاتی نانەوتی ئەبێ ڕادستی بەغدا بکرێ دەڵێ 50% داهاتی فدرالی ئەبێ ڕادستی بەغدا بکرێ 50% داهاتی فدرالی و حکوومەتی هەرێم پابند بووە بە جێبەجێکردنی ئەرکەکەی خۆی و ئەو ئیلتزاماتەی لەسەری بووە هەمیشە داهاتەکەی خۆی داوەتە بەغدا جگە لەو کاتانەی کە موچە بۆ خەڵکی هەرێمی کوردستان نەنێردراوە ئەو وەختە هەرێمی کوردستان پەنەی بردووەتە بەر داهاتی ناوخۆیی بۆ دابینکردنی ئەو موچەی کە خەڵک پێویستیان پێبێ بۆ تەکمیلکردنی ئەو بڕەموچەی کە خەڵکایەتی کەواتە بە هیچ جۆرێک ئەمە هۆکار نییە زۆر باشە بەدەر لە حکوومەت هیچ ینی بیر لەوە نەکراوەتەوە کە لە نێوان حزبەکان کەسانی ئازباڵە لە ئاستی باڵا شاندێک یاخود باڵن وەفتێکی حزبی پێک بێندرێت بچێت بۆ بەغدا گفتوگۆ بکاتن و لەگەڵ باڵن سەفیرانی نێو وڵاتان کە لە عێراقن لە بەغدا هەن پرسی موچە باڵێن کێشەی هاوڵاتیان بکەنە ئاستێکی نێودوڵەتی و هەموو وڵاتان بزان تاوەکو کێشێکی ڕێشەی بدۆزرێتەوە ئێمە پێشوازی لە هەوڵی هەموو خێرخوازێک دەدەین کە لە خەمی هاوڵاتیاندا بێ هیوادارین کە دەچنە بەغداش لەوێ داکۆکی لە دەستە بەرکردنی مافەکانی خەڵکی کوردستان بکەنەوە بە پێچەوانە قسە نەکەن بەڵام هەر کەسێ ئامادە بێ لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان بچێ دیدار بکە لەگەڵ لایەنە سیاسیەکانی تر ئێمە پێشوازی لێ دەکەین بەڵام ئەوەی ڕاستی بێ حکوومەت لەگەڵ حکوومەت تەعامل دەکا کەواتە ئەمە بابەتێکی ئیداریە کە ئەبێ حکوومەتی فدرالی لەگەڵ حکوومەتی هەرێم ئەم بابەتانە بەرەو چارەسەری کۆتایی ببات زۆر باشە کۆتا پرسیارم بە کورتی دەکەم لەسەر جەنجی نێوان کۆماری ئیسلامی ئێران و ئیسرائیل کە لە ماوەی ڕابردوو چەند ڕۆژی ڕابردوو ڕوویدا هەرێمی کوردستان چ زەروزیانێکی لە ڕووی دارایی و ئابووریە هەبووە بەتەبێت لە داخستنی باڵێن فڕۆکەخانەکان و کەمی جوولەی بازرگانی لە دەواازە سنووریەکان و تەنانەت لە بابەتی ئەمنیش کە چەند درۆنێک لە ئاسمانی شاری هەولێر خرانەخرا خوارەوە لەخوا بە زیاد بە هیچ زیانێکی گیانی نەبووە ئەمە لە هەموو شتێک گرنگترە بەڵام زیانی ئابووری هەبووە داخستنی فڕۆکەخانەکان وای کردووە کە خەڵک زیانیان پێ بکەوی و زەحمەتیان بەرکەوتووە زۆر لە حاجیان نەیانتوانی وەکو پێویست بگەڕێنەوە مەجبور بوون بە ڕێگەی وشکانی بێنەوە بۆ هەرێمی کوردستان و ئەمە کاریگەریشی کردوتە سەر جوڵەی بازرگانی لە خاڵە سنووریەکان کە ئەمە هەمووی زیانی مادی بوون کە لە ئەنجامی شەڕێکی نەخوازرا و کە ئێمە ئەسڵان بەشێک نین لەمە بەر خەڵکی کوردستان کەوتووە بەڵام لەخوا بە زیاد بێ کە هیچ زیانێکی گیانی نەبووە بە تایبەتی ئەم کەوت نەخوارەوەی ئەم درۆن و پاشماوەی موشەکەکە
بەڕێز جەنابی سەرۆک وەزیران محەممەد کاک ئەحمەدم لە کەناڵی کێنێن دوو پرسیارم هەیە. پرسیاریەکەم سەبارەت بە پێکینانی کابینەی نوێ. پێکینانی کابینەی نوێ پێشتر باز لەوە کراکە تەنیا لەسەر پرەنسیپەکاندا ڕێککەوتن دوو حزبی دەسەڵات کە ڕاست پێدراون بۆ پێکینانی کابینەی نوێ. ئایا خاڵە ناکۆکەکان بەلاوەندراوە یاخود چارەسەرکراوە ئەگەر ماوە خاڵە ناکۆکەکان چین بۆ ئەوی کابینەی نوێ بە زووترین کات پێک بێتن؟ ئەوەی من بزانم لەسەر بابەتی منهجی حکوومەت یان بەرنامەی حکوومەت بۆ شێوازی حکومڕانی داهاتوو کێشە و گرفت نەماوە هاوڕان ینی وە جەنابەت دەڵێ دوو لایانی دەسەڵات بڵێ دوو لایانی براوەی هەڵبژاردن چکە ئەوانە هەڵبژاردنیان بردوێتەوە بۆیە دەتوانێت حکوومەت پێک بینن لەسەر بابەتی ئەوە هین منهجی حکوومەت کێشە نەماوە هەندێک بابەتی پۆست هەیە کە تا ئێستاێک لاین نەبووەتەوە و هیوادارێنەوەش بگەین بە ئەنجام. پرسیاری دووە سەبارەت بە دابەشکردنی زەوی بەسەر فەرمانبەران کە لە ماوەی ڕابردوودا بڕیارتاندا زەوی بەسەر فەرمانبەرانە دابەش بکرێت ئەم پرۆسەیەکی شۆ بچووێ و لە ماوەی ڕابردوو گلەی جوتیارانی لێکەوتەوە کە باسییان لەوە دەکرد زەویەکانیان نەدرێتن بە فەرمانبەران ئایا قەرەبگان دەکرێتەوە ئەمە بەدوسۆن چارەسەر دەکرێت؟ ئەمە بابەتێکی ئیداریە و بابەتێکی یاساییە هیوادارم دواتر لەگەڵ وەزارەتە پەیوەنددارەکان قسەی لێ بکەن چکە من ئاگاداری وردەکاریەکانیم تەنیا ئەوە بووە کە بڕیار درراوە ئەو فەرمانبەرانەی کە مستحقن زەویان پێ بدرێ بڕیاری پێویستمان بۆیان دەرکرد کە زەویان پێ بدرێ بابەتی فەنی و وردەکاریەکان هیوادارم دواتر لەگەڵ وەزارەتەکان بە دووەداچوونی بۆ بکەن. جەنابی سەرۆک وەزیران شەیما ئەحمەدم لە کەناڵ 8 کەی کۆ دەبنەوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر پێکەنانی کابینەی نوێ ئایا بەس یەکێتی و پارتی بەشدار دەبن لە حکوومەت لەو حکوومەتە نوێی کە پێک دەیە خۆت لایەن دیکەش بەشدار پرسیار تریشم بێت؟ لایمە هەموو جارێک کۆ دەبینەوە ئەوە نییە یەک جار بێ چەندین جار کۆبوونەوە کراوە لە بینی هەردوو لا لە بینی شاندەکانی هەردوو لا وزام لەم یەک دو ڕۆژە دیسان شاندەکانی کە گفتوگۆ دەکەن لەسەر پێکێنانی حکوومەت دیسان دانیشتن دەکەن و بەردەوام دەبین تاکو ئەگەین بە ئەنجام بە خاڵی دووهام ئێمە دەرگامان کراوەیە بە هەر لایەنێکە بیاوێ بەشدار بێت لە پێکەنانی حکوومەتە بێ لایەنێک بێ کە لە هەڵبژاردنەکانە بەشدار بوو بێ و براوە بوو بێ ئەگەر ئەوان ئامادەییان تێدایە کە بێن و بەو بەرنامەی حکوومەت ڕازی بن کە ئێمە بەتەماین بۆ ئایندەی هەرێمی کوردستان جێبەجێ بکەین بەخێر بێن و بە بەشدار بن ئەمە لەسەر ڕغبەتی خۆیان ئەمێنێ. جەنابی سەرۆک وەزیران ئێستا خەڵک چاوەڕوانی موچەیە کاتێکی دیاری کراوێت دەتوان کاتێک دیاری بکەم بڵێن لەو کاتەدا موچە دابەش دەکرێت من ئەمێ خەڵک دڵنیا بکەمەوە لەوەی کە ئێمە بەردەوام دەبین لە هەموو هەوڵەکانمان بۆ داوینکردنی موچەکانیانە نەیاڵێن موچەکانیان بە فێرۆ بڕوە هەم موچەی مانگی 5 هەمی 6 هەم بۆ داهاتوش من نامەوێت ئێستا بەڵێنێک بدەم دەمەوێت دوای ئەوەی کە کرا ئینشاءڵڵا بێمەوە خزمەتان و پێتان بڵێمەوە فەرمو جێبەجێمان کردو ئینشاءڵڵا خەڵک دڵخۆش بێت. ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغداد ڕێک نەکەوێت دەتوانێت حکوومەتی هەرێمی کوردستان بە دەهاتی ناوخۆ و دەهاتی نەوت موچە دابەش بکات؟ بزانم ئەمە سیام یان چوارەم جاران پرسیارە دەکرێت ئەوەی لە بەردەستمانە ئێمە داوینی دەکەین بۆ موچە اینجا بەش دەکان ناکە ئەمە لەسەرەوە دەمێنێتەوە چەند داهاتی ناوخۆی بەردەستمان هەیە بەڵام بەداخەوە هەروەکو باسم کرد لەبەر ئەو سیاسەتەی کە زۆر ماوەیەکی زۆرە گیراوەتە بەر بۆ ئەوەی فشار بخرێتە سەر هەرێمی کوردستان و ئابووری هەرێمی کوردستان داهاتەکان وەکو پێویست نین لەوانەیە بەش نەکەن بەڵام ئەوەی هەیە قاوەی هەیە هەر ئەوەندەمان پێ دەکرێت ئەوەش لە خزمەتی وڵاتیان دەبێت. دولة الرئيس مساء الخير. عثمان الشراش من قناة الشرقية. سؤالي من 7 أكتوبر حتى حرب 12 يوم إقليم كردستان التزم الحياد، كيف تقيمون تداعيات هذه التطورات التي شهدتها منطقة الشرق الأوسط هنا في إقليم كردستان، خصوصا أنت كنت سابقا قبل الحكومة في جهاز أمني وتتابع الملف الأمني بشكل أو بآخر؟ هذا السؤال الأول. نعم. قەت لەگەڵەوە نەبووین کە گرژی و ئاژەوە و شار بەردەوام بێ بێگومان هەموو شەڕێک بەردەوام دەبێت تا لە ئەنجامدا بگەن بە ڕێکەوتنێکی ئاشتی خوازانە کەواتە
ئەنجامی هەموو شەڕێک گفتوگۆیە کەواتە بۆ لە سەرەتەوە گفتوگۆ نەکرێمە لەگەڵ شەڕنی لەگەڵ گرژینی لەگەڵ پەرەسەندنی ئەم جۆرە شەڕ و ئاژاویانانە نین لە هەموو حاڵاتێکیشە لە ناوچەیە کە شەڕ بێت ڕێگە خۆشە بێ بۆ ئەوەی لاەنە تۆندڕەوەکانی تریش سەرهەڵدەن و سویستیفادە بکەن هەروەک بینیمان پێشتر سەرهەڵدانی ئەلقاعیدە و داعش و ئەوانە ئێستاش مەترسی گەڕانەوەی ئەم ڕێکخراوە تونندڕەویانە هەیە ئەگەر ئەم کێشە و شەڕانە بەردەوام بن بۆیە ئێمە لەگەڵەوەین کە گفتوگۆ بکرێ بۆ چارەسەرکردنی هەموو کێشەکان بەتایبەتی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لاەنەکان بگەن بە ئەنجامێک بگەن بە قەناعەتێک کە بابەتی بژانەوەی ئابووری و خزمەتکردنی زیاتری هاوڵاتیان دەتوانێت زیاتر ئاسایش و سەقامگیری بۆ ناوچەکە بگەڕێنێتەوە. نعم. دولة الرئيس إقليم كردستان كان ولا يزال هو الملاذ الآمن للمكونات المختلفة في العراق وحتى في الدول المجاورة. في الفترة الماضية سمعنا بعض الأصوات وهي أصوات دائما ما كانت تهاجم إقليم كردستان وهاجمت أيضا يعني رأس الكنيسة الكلدانية الأكبر في العراق. هذه الأصوات كانت تحرض المجتمع المسيحي وخصوصا سكان عنكاوة بخصوص يعني التطورات الاقتصادية التي شهدتها بما يخص المطاعم والأماكن الأخرى. كان هنالك تحريض لسكان عنكاوة تجاه هذه الأماكن ومحاولة إثارة البلبلة في هذا الخصوص. ما هي رسالتكم إلى المجتمع المسيحي اليوم في إقليم كردستان دولة الرئيس؟ ئێمە ڕێزێکی زۆرمان بۆ پێکاتەی کریسیانەکان هەیە و وەکو هاوڵاتیانی عێراق و هەرێمی کوردستان مافێکی یەکسانیان هەیە و پێم وایە بۆ هەموو لایەنێکیش دیار و ڕوونە کە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست کریسیانەکان کۆچ دەکەن بەڵام بۆ شاری عنکاوە دێن ئەمە خۆی وەڵامێکی باشە بۆ ئەوەی هەموو ئەو کەسانێک کە گلەی دەکەن یانیش ڕەخنە دەگرن کە بزانن ئەی بۆ هەرێمی کوردستان بووەتە پەناگەیەک بۆ هەموو کریسیانەکان کە دێن لێرە هەست بە ئاسوودەیی دەکەن چ ئەوانەی لە شەڕ و توندوتیژی ڕادەکەن چ ئەوانەی لە بەرهۆکاری نەبوونی خەدەمات لە شوێنەکانی تری هەم عێراق و هەم ناوچەکەش بەرەو هەرێمی کوردستان دێن ئێمە بەردەوام دەبین لە دابینکردنی هەموو مافەکانی کریسیانەکان هەروەکو بۆ هەموو پێکاتەکانی تر ئێزیدی بن عەرەب بن تورکمان بن کورد بن هەر کەسێک بێ بە هەر پێکاتەیەک بێ مافێکی یەکسانی هەیە و ئێمە پابندین بە دابینکردنی مافەکانیان تر ئەگەر قسەیەکی تر لەم لاولەولا دەکرێ بێگومانەمە لەوانەیە نیەتێکی تری هەبێ بەڵام ئەنجامەکەی بۆ هەموو دنیا دیارە و هەرێمی کوردستانی شانازی بەوە دەکات کە توانیویەتی ببێ بە پەناگایەک بۆ هەموو خەڵکی ناوچەکە نەک تەنیا کریسیانەکان. سيد رئيس الوزراء، لافا أسعد من شمس تي في. أعلم أن جميع الزملاء طرحوا أسئلة تتعلق بموضوع الرواتب، ولكن موضوع الرواتب هو المشكلة الأبرز اليوم في إقليم كردستان، ولا سيما أنها تمس حياة المواطن بشكل مباشر. لطالما كانت هناك حلول مؤقتة وليست دائمة من قبل الحكومة الاتحادية فيما يخص هذا الملف. سؤالي هو إلى متى سيقبل إقليم كردستان بالحلول المؤقتة أو أشباه الحلول المؤقتة؟ وهناك سؤال آخر. ئێمە هیوادارین کە ئەو چارەسەرکاتیانەی کە جەناب باسی دەکەیت یانیش خەریکین لەگەڵ حکوومەتی فدرالی بگەین بە هەندێک ئەنجام ئەمانە ببن بە بنەمایەک بۆ گەیشتن بە چارەسەری بنەڕەتی بۆ هەموو ئەو کێشانەی کە هەنکەواتە چارەسەری کاتی جیاواز نییە لە چارەسەری بنەڕەتی ئێمە ئەبێ بە بەشێک لە چارەسەری کە ئەبێ بدۆزرێتەوە بۆ ئەم کێشانەی کە هەڵوەسراون و تا ئێستا نەگەیشتون بە ئەنجام بێگومان ئەوەی لەسەر هەرێمی کوردستانە هەموو ئیلتیزاماتی خۆی جێبەجێ کردووە هەموو ئەرکەکانی خۆی جێبەجێ کردووە هیوادارین کە دەسەڵاتداران لە بەغداش بگەن بەو ئەنجامەی کە و قەنەعەتیان هەبێت کە ئەبێ رفتارێکی دادپەروەرانە لەگەڵ هەرێمی کوردستان بکەن. سؤالي الثاني واعتذر على الإطالة، ما هو التغيير الذي حملته أو ستحمله الحرب ما بين إسرائيل وإيران على المنطقة وعلى وجه الخصوص أقصد فيها العراق؟ هەر شەڕێک پێکدادانێک لە ناوچەکەدا هەبێ کاریگەری لەسەر باری ئابووری وڵاتەکان دەبێ ناوچەکە دەبێ باری ئەمنی ناوچەکە دەبێ استقرار و ئاسایش و سەقامگیری سیاسی ناوچەکە دەبێ بێگومان ئێمە حەز ناکەین ئەو شەڕە بەردەوام بێ و هەروەکو لە سەرەتاش باسم کرد پێم وابوو کە عێراق کارێکی باشی کرد کە نەیویست عێراق بچێتە ناو ئەم شەڕ و پێکدادانە و لە هەرێمی کوردستانیش هەموو هەوڵەکانمان بۆ ئەوە بووە کە نەبین بە
بەشێک لە پەرەسەندنی گرژیەکان لە ناوچەکەدا شەڕ بە هیچ جۆرێک لە بەرژەوەندی هیچ لایەنێکدا نییە و ئەوانەی کە دووچاری شەڕیش بوون بینیمان کە زیان و زەرێکی زۆریان بەرکەوتووە. السلام عليكم دولة الرئيس، أنا هيثم أحمد من قناة العربية والعربية الحدث. دولة الرئيس، يعني في خضم تصريحكم كان هنالك ارتياح من الوفد القادم إلى إقليم كردستان خلال اليومين القادمين من بغداد لحل أزمة الرواتب. هذه التطمينات مدى ثقة رئيس الوزراء في إقليم كردستان بالوفد القادم؟ ما الذي سوف يحمله للأقليم؟ هل سوف يحمل الحل الجذري لمسألة الرواتب؟ من خۆم حەزەکەم دایما گەشتبین بم، من ناتوانم لە جیاتی ئەوان بەڵێم بدەم، بەڵام ئەوەی کە بیستومە بە نیەتی چارەسەرکردنی ئەم کێشەیە شاندەکە دێ، لەبەرەوە هیوادارم کە ئەوانیش التیزام بکەن بەو بەڵێنانەی کە پێشتر داویانە و ئەمە شتێکە لە بەرژەوەندی هەموو عێراقدایە، مەسەلە تەنیا وڵاتیان یاریمی کوردستان نین، بژانەوەی ئابووری لە یاریمی کوردستان، دابینکردنی مافە دەستوریەکانی خەڵکی یاریمی کوردستان، ئەمە ئەرکێکە کە دەسەڵاتداران لە ئاستی حکوومەتی فدرالیش پێویستە هەستی پێ بکەن و جێبەجێ بکەن. لەبەرەوە من گەشتبینم اینجا با ئێمە پێش ئەحداس نەکەوین، با شاندەکە بێ هیوادارم بگەینە ئەنجامێک کە خەڵکەکە هەمووی دڵی پێخۆش بێت. نعم. دولة الرئيس، أيضا في سؤال آخر، هل الكتل السياسية والأحزاب السياسية في إقليم كردستان متفقة أو تلتزم حكومة الإقليم في أي قرار تتخذه في حال أن أطرافا سياسية تحاول عرقلة إيصال المستحقات المالية للإقليم؟ ئەگەر ئێمە سەرکەوتین و دەستکەوتمان هەبوو هەموو لایەنە سیاسیەکان بێگومان پشتیوان دەبن. بسؤال أخير بە پێچەوانەوە نەخێر، بەڵام لە سەرکەوتنە شەریکمان زۆرە، هەمیشە هەرچی لە هەموو سەرکەوتنێکە هەموو بوون بە شەریکی ئێمە و کێشە نییە. نعم. دولة الرئيس، بسؤال أخير، المفاوضات أو عملية السلام ما بين حزب العمال الكردستاني وتركيا الجارة، إقليم كردستان لعب دورا محوريا في عملية السلام، وكانت هنالك رسائل من زعيم حزب العمال الكردستاني عبد الله أوجلان في طلب لقاء للقيادات الكردية وأبرزهم الرئيس مسعود بارزاني. أين وصلت عملية السلام؟ وهل الحرب التي جرت ما بين إيران وإسرائيل كانت سببا في تعثر هذه المفاوضات هناك؟ ئێمە تەنیا لایەنێک بووین بۆ ئەوەی بتوانین یارمەتی پرۆسەی ئاشتی بدەین، ئەمە بەشێک نین لە پرۆسەی ئاشتی، ئەمە شتێکە بینی حکوومەتی تورکیا و لایەنی پەکەکە، بەڵام دەوری کاریگەری جەنابی سەرۆک بارزانی و هەرێمی کوردستان بۆ ئەوە بووە کە ئێمە بتوانین یارمەتی پرۆسەکە بدەین و ئاشتی بەرقەرار بێت. داوای دیداری جەنابی سەرۆک بارزانیش بە خاڵێکی ئەرێنی دەزانێت کە جەنابی سەرۆک بارزانی هەمیشە هەوڵی ئەوەی داوە کە گرژی نەمێنێت، بە گفتوگۆ چارەسەری کێشەکان بکرێت و ئەوەی لە توانای ئێمەشدا بێ بۆ یارمەتیدانی ئەم پرۆسەیە ئامادەین، بەڵام لە ئەنجامدا یاریکەرە سەرەکیەکان ئەبێ بگەن بە ئەنجامێک بۆ ئەوەی کە کێشەکە چارەسەر بکەن. شەڕەکە پرۆسەکەی دوا خستووە یان نە من نازانم، ئەبێ جەنابەت لە لایەنەکەم پرسی بزانی دوای خستووە یان نە، بەڵام هەرچۆنێک بێ با ئێمە خوشبین بین و ئامادە بین لە پشتیوانیکردن لە پرۆسەی ئاشتی. سيادة رئيس الوزراء، أنا يوسف المدلاوي مراسل زاغروز الفضائية. سمعنا قبل فترة أنه هنالك مساعي برلمانية عراقية لتعطيل البرلمان الكردستاني، وقالوا أن الانتخابات يجب أن تعاد. متى سينعقد جلسة البرلمان الكردستاني؟ پەرلەمانی کوردستان دانیشتووە، بەڵام پەرلەمانی عێراق بە چ مافێک بتوانێت پەکی پەرلەمانی کوردستان بخات؟ پەرلەمانی کوردستان لە ئەنجامی پرۆسەیەکی دیموکراسی بووە و خەڵکەکە نوێنەرەکانیان هەڵبژاردووە و پەرلەمان دانیشتووە، لەبەرەوە هیچ ڕێگەیەک نییە و هیچ کەسیش مافی نییە کە بتوانێت پەرلەمانی هەرێمی کوردستان پەک بخات. زۆر سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان، دەستان خۆش بێ.